خۆشەویستان لە چۆریەکەمی بایان بەش کوردستاندا وەکو ئاماژەمان پێکرد بەگشتی ئامادەکارەکان بۆ کردنەوەی دەرگای خوێندنگەکان و هەروەها مەرج و تەمەنی گونجاو بۆ وەرگرتنی خوێندکاران لەم قۆناغەدا. خۆشەویستان گفتوگوی تەوریەکەمان لەگەڵ مامۆستا سامال فەتاح مامۆستا دەکەین کە ئەم ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە. مامۆستا سڵاوت لێبێ و بایانی باش و زۆریش بەخێراتی مامۆستا. سڵاو لە بەڕێزیشە بەیانی هەموو لایە باش. مامۆستا بەگشتی ئەمڕۆ تەورەکەمان لەسەر ئامادەکارەکان دەبێت ڕۆڵی خێزان ڕۆڵی قوتابخانەکان هەروەها مەرج و تەمەنی گونجاو بۆ وەرگرتنی خوێندکاران بە تایبەتی لە قۆناغی یەکەمدا بێگومان. مامۆستا یەکەم جار بۆ پرسیارەوە دەست پێ بکەین لەم ساڵدا مەرجی سەرەکی چییە بۆ وەرگرتنی خوێندان لە خوێندکاران لە خوێندنگەکاندا؟ مەرجی سەرەکی سەرەتا مناڵەکە بێت تەمەنێکی گونجاوی هەبێ واتە ئەم ساڵ 2015 واتە لە یەکی 2015 تا سیوێکی 2015 وەرەگیرە تا کۆتایی 2015 وەرەگیرە لە قوتابخانە واتە لە پۆلی یەکی سەرەتایی هەر یەکی 2016 تا سیوێکی 2016 و یەکی 2017 تا سیوێکی 2017 لە باخچەی ساوایان وەرەگیرە بە دوو قۆناغ. ئێمە باخچەی ساوایانمان هەیە دوو قۆناغە قۆناغی 1 و 2مان هەیە بڵێ زیاتر مناڵی 4 ساڵ و 5 ساڵە دوجار کە مناڵەکە بێتە 6 ساڵ یەتە قوتابخانە. ئێمە زیاتر تەوەرەکە گە لەسەر مەسلەی مناڵەکان بێکە یەتە قوتابخانە ئەو مناڵانە پێویستە تەمەنێکی گونجاو بێ واتە 6 ساڵی تەواو کردبێ کە 2015 لە مانگی 2015 تا وەکو سیوێکی 2015 تەمەنێکی گونجاوە ئەمە زانست دایناوە و بەدەستی من و تۆ نییە کە بێت تەمەنەکە گونجاو بێ 6 ساڵی بە تەواوەتی تەواو کردبێ. بەڵام بەداخەوە ئێمە دایک و باوک زۆر جار هەیە ئەو گرفتەمان بۆ دروستەکە کە تەمەنەکەی گەوراکە بە تەسکەرەیەکی نادروست. باسی باخچەی مناڵانەتر با بڵێن باخچەی ساوان و یاخود باخچەی مناڵان تا چەنێ ڕۆڵیان هەیە لە دروستکردنی منداڵێکی گونجاو بۆ قوتابخانەکاندا تا چەنێ لە قوتابخانەکاندا هەبوونی بڕوانامەی یاخود شەهادەی باخچەی ساوایان گرینگە بۆ ئەوەی خوێندکاری پێوەربگیرێت. بێگومان هەموو کارێککە تۆ دەستی ئەیتە پێویستە تۆ هەڵسەنگاندنێکی سەرەتایی هەبێ. ئێمە کە لە قوتابخانە دەستەکەی بە وەرگرتنی قوتابی لە فۆرمێکی ئامادەکراومان هەیە یەکێ لەو خاڵانەی لە فۆرمەکەی هەیە ئایا ئەم مناڵە باخچی ساوایانی بینیوە یان نەیبینیوە واتە تو یەکسەر ئەزانی کە ئەمە یەکێکە لەو خاڵە سەرەکیانەی کە لە باخچی ساوایانەوە هاتبێ زۆر جیاوازە ئەو مناڵەکە لەگەڵ مناڵێکا کە لە باخچی ساوایانەوە نەهاتبێ و جیاوازە کە مناڵێ خۆی تاقەیەکی جیاواز و توانایەکی جیاوازیە بێ بابەتێکی بەڵام مناڵ بە شێوەیەکی گشتی پێویستە ئەو 2 ساڵی باخچی ساوایان ببینێ. ئێمە بەداخەوە ئەم 2 ساڵە کە تێپەڕیوە باخچی ساوایان دەرگاکانی داخرابوو لەبەر ئەم نەخۆشیە و کە شێوەیەکی گشتگیر بۆ هەموو جیهانی گرتوێتەوە کوردستانی شتیایە بێ بەش نەبووە باخچی ساوایان ئەمە 2 ساڵە داخراوە. دوجار ئەم ساڵ کە دەرگای قوتابخانە ئەکرێتەوە مناڵێکی 2015 یەتە لای ئێمە واتە پێشووتری نەبینیەوە باخچی ساوایانی نەبینیوە کە باخچی ساوانی نەبینی بێ ئەماش دوجار بۆ پۆڵێنکردن و بۆ مامۆستا کە وانەکان هەڵێتەوانێ لەواچێ دەرکەوێت کە کاریگەریەکەی چەنە. باش مامۆستا واتە لێرە ئەتوانین بڵین ئەم ساڵ یەکێ لە مەرجەکانی وەرگرتنی خوێندکاران باخچەی منداڵان نییە؟ نا باخچەی مناڵان نییە کە تەمەنەکەمان کە 6 ساڵ تەواوکە دروستە و ئەتوانێت بێتە قوتابخانە بەڵام دوجار ئەمە ئەرکی مامۆستاکەی ناو پۆلەکە قورسەکە کە کاتێکی زیاتری بۆ گرتنی قەڵەم ئەو مناڵە و کاتێکی زیاتری تا هۆگر و پەیوەست ئەبێ بە ناو پۆلەوانەیە فێری شێوەی دانیشتنی ناوپۆل و جوڵەی ناوپۆل و هەروە بێتەوانێ چکان مناڵ تۆ بدێنە دێ لە ژینگەیەکی ناوماڵەوە بێتەوە یەکسەر ڕاستەوخۆ بۆ ناو قوتابخانە. ئێمە پێشینەیەکمان هەیە لەگەڵ ئەو مناڵانی کە ساڵانی پێشوو لە ناو پۆلا کە دائەنرا لە پۆلیەکی سەرەتایی کە باخچی ساوانی نەبینیوێتە بەهۆر هۆکارێ بێ بەوەی خێزانەکەیانەوە بێیان حەزی نەکرد بێیان باخچی ساوانی لێوە نزیک نەبوو بێ یان لە دەرەوەی شار بوو بێ و دوجار هاتبێتە ناو شار هاتووەتە پۆلیەک هەڵسەنگاندنمان هەبووە بۆی یعنی پێشینەیەکمان هەیە لەگەڵی ئەو مناڵانە ئەرکیان قورستر بوو بۆ مامۆستا هۆگری ناو پۆل نابێت دانانیشێت جوڵەی زۆرترە مەسەلە یان بێتاقەتە یان قەڵەمگرتنی خراپە یان ئیستیعاب و وەرگرتنی وشەکانی لە قورستر و زەحمەترە. ئەمانە دڵنیام کە ئەم 2 ساڵەی قوتابیان پێشووتر کە باخچی ساوانی نەبینیوە مناڵی 4 ساڵ و 5 ساڵ و ئەم ساڵ 6 ساڵە یەتە قوتابخانە ئەرکەکە قورسە بۆ مامۆستا. زۆر باش مامۆستا هەندێک جار بە هەر هۆکارە بێ کەسانە ناتوانن لە تەمەنی 6 ساڵی بۆ 7 ساڵی بچنە خوێندنگەکان بمرن لە 8 ساڵی 9 ساڵی قۆناغی یەکی سەرەتایی دەست پێ دەکەین لێرەدا هیچ گرفتێک بۆ وەرگرتنی ئەو خوێندکاران نابێت کە تەمەنی ئاساییان تێپەڕاندووە؟ ئاساییە ئەگەر تەمەنی ئاسایی بۆ نمونە 2015
مناڵێک هەیە بۆ نمونە مالی 2013 سیانزەیە چواردەی ئاساییە و لە بواری پەروەردە وەرەگیرە بەڵام ئێمە سیستەمێکە ئێستا سیستەمی ئیپەروەردە ئەو مناڵە پێشووتر داخڵ نەکرابێ پێشووتر لە هیچ قوتابخانەی کە داخڵ نەکرا ئەگەر داخڵ کرابێ ئەبێ بە ئەرکێکی گرانتر مەسەلەن چکە ئێمە لە سیستەما ئێستانە پۆلی یەک مانەوەی نەماوە کە مانەوە نەماوە ئەم مناڵە بۆ نەیخوێنەوە ئەگەر داخڵ کرابێ لە مەکتەبێکی کەوانێ و چوو بێتە ناو ئەو سیستەمی ئیپەروەردەوە تقریبا ئێمە دو ساڵە هەیە بەڵام 2 ساڵە زۆر جەخت دەکرێتەوە لە هێزار ئێستا کە زۆر جەختی لەسەرەکرێتەوەوانێ هەمووی کراوە بە ئەلکترۆنیات و ئەم سیستەمی ئیپەروەردەیە مناڵێ هەر لە باخچەی ساوایانەوە کە داخڵ ئەکرێت دوجار بە ئۆنلاین یەتە قوتابخانە بۆ یەکی سەرەتایی دوجار لە پۆلی 6 سەرەتایی کە دەرەچێتە پۆلی حەو هەر بە ئۆنلاین ئەچێ وەک جاران نەماوە وەسیقەکەی و ڕسمەکەی بێنە و بیبە بۆ مەکتەبە و نەی هەیەات و گەیشت و ئەمانە تۆزێک ئەو ڕۆتینانەتانە کەم بۆ توانێت زیاتر ئەو بەرنامەیە زۆر باش دانەدانینە سەر ئەو گۆڕینی قوتابخانەکان بۆ منە بە پێیگەڕەکەکان منداڵەکە ماڵیان لە توی مەلیکە لە شوێنێکی زۆر دوور لە قوتابخانەکە بێگومان دینە سەر ئەوەش بەڵام مامۆستا بابەتێکی تر بکەین هەر قسەکانی پێشوشمانە ئاماژەمان بە باخچەی منداڵان کرد کە بێگومان ڕۆڵی دەبێت لە ئامادەکردنی خوێندکاران یاخود منداڵان بۆ نێو خوێندنگەکان بەبار هۆکارێک بێت منداڵێک 2 ساڵی باخچەی ساوان یاخود منداڵان نەخوێنن بە تایبەتی لەم ساڵدا ڕۆڵی دایک و باوک و خێزان چ دەبێت لێرەدا منداڵێک پەروەردە بکەن کە بتوانن لەگەڵ کەشی قوتابخانەدا بیگونجێنن خۆی ئەگەر بهینتە سەر باسی پەروەردەی مناڵ ئەرکێکی قورسە لە خۆڕایی وشەیەک نەدراوە بە ژنێک وشەی کە دایکە یان بە پیاوێک کە باوکە ئەمە ئەرکێکی قورسە بدەیەوە نەدەوێت ئەرکەکەش کە ئەمەنە قورسە بە تەنیا ناکرێ ئەبێ هاوکار بێت لەگەڵ من ئەو باخچەیە ئەو مناڵە پێ بگەێنرێ و هەروە بێتەوە دوجار لەگەڵ قوتابخانەیە هاوکار بێ مەساڵی پاد بوو بەرنامەمانەوە تەنانەت لەسەر خواردنەکانی دایک و باوک لەبێ بزانێت چیە لە مناڵەکەی چۆن ئامادەیەکە چۆن ئەیگۆڕێ مەسەلەن چۆن ئەینێرێتە باخچەیەکی ساوایان دوجار بۆ قوتابخانەکەی ئەمانە کۆمەڵێک پێویستیە دایک و باوک ئەرکە لەسەر شانی مافێکی ئەو مناڵەیە حەقی خۆیەتی کە وەری بگرێ هەر لە جلوبەرگەکانیەوانێ هەر لە ئامادەکردنی هەر لە هۆیەکانی گواستنەوەی هەر لەگەڵ ڕێزمان دایک و باوکەیە لە خۆیوانێ بڕیارەیە بۆ مناڵەکەی پێش ئەو کە حسابی نەکردو ئەم مناڵی ئەم نابێتێتە سنووری ئەم قوتابخانەیە و بۆ لەبەرەوەی دەسەڵات و حکومەت حسابی ئەوەی کردو ئەم مناڵە هی ئەم بەری جادەکە وەرناگرێت بۆ حسابی ئەوەی کردو لە جادەکان بە زەحمەت دەپەڕێتەوانێ تووشی ڕووداوی هاتوچۆی نەبێت لەبەرەوەی مناڵێکی سەرەتایی جیاوازە لە سنووری گەڕەکەکانە بۆ نمونە ئەگەر سنووری گەڕەکێ بگری 7 مەکتەب 8 مەکتەبی سەرەتایی تیا دوجار ئەبێ بە 3 مەکتەبی متەوەسە واتە ناوەندی دوجار بۆ عەدادیەکە لە سنووری گەڕەکەکە یەک دانی تیابێت لەوە چێن تیاشانەوێت بە 2 گەڕەک مەسەلەن یەک ناوەندی تیا ئەمە بۆ مناڵەکە توانای گەورە بوونی هەیە واتە توانای ڕۆشتنی هەیە خۆی بۆ قوتابخانەکە ئەمانە کۆمەڵێک شتە یعنی زانست دایناوە پێش ئێمەش و چەندین ساڵ لەسەر کۆمەڵێ پێوەەر ئەم ئیشانەکرا بەڵام دوجار ئێمە دایک و باو زۆر جارێ زەحمەت لێمان وەرەگرێت سنووری جوگرافی تۆ نییە بە زۆر ئەڵێ و مناڵم بۆ وەرگرە ئەمە تۆزە زەحمەتەوە قورسە. مامۆستا شتێکی ترکە لە سەردەمی کۆندا زۆر بەدی دەکرا منداڵی گوێگرن وەنە تەمەنێکی کەمی هەیە 5 ساڵە ئەیەن لەگەڵ مناڵانی پۆلیەکە بەس گوێ لەوانەکانەگرێت ئەو نییە بڵێ دواتر نمرە وەرگریا خۆش لە ئێستادا ئەم حاڵەتە تا چنێک نەو خەڵکدا جارە ماوە تا ئێستا باوە خۆی وەکو خەڵک چونکە شتێک کە بوو بە بەشێ لە کولتور لە کەڵچە زۆر زەحمەتە کاڵبوونە و لابردنی ئێستاش ئێمە لە هزار مامۆسامانەیە بۆ نمونە مناڵەکەی خۆی مامۆستا قەیچێکە با دابنیشێ بە قەیچێکەی ئەو نابێ وەکو یاسا نەماوە وەکو شتێک نییە مناڵی گوێگردانانەنی نییە ئەمە شتێکە بۆ نمونە ئێسانە 2015 بێنێ بە گوێگردای بنێ شتی وان نییە وەکو یاسا و دوجاریش من بە حکمی ئەوەی چەندین ساڵ ئەلف بێم و تۆتەوانەیە ئەو مناڵانە هەڵسەنگاندنمان زۆر کردو بووی کە پید لە لای سووە لە تەمەنێکی دیاریکرا و کە وەری نەگەر زۆر زەحمەتە جا لەوە باسم کە هەڵسەنگاندنی ئێمە سەرەتاییەکەی بۆ مناڵیەتە ناو قوتابخانەوانێ کۆمەڵی هەڵسەنگاندنمان هەیە لە جاکردنەوەی ڕەنگەکان لە جاکردنەوەی قسەکردنی لە پرسیینی ناوی لە نوتقی لە قسەکردنی لە وەستانی لە جوڵەی بزانم لەگەڵ ڕێزمایمە زۆر جار دایک و باو گرفتمانەیە مناڵەکە ناو چییە دایکی جوابێتەوە باوکی جوابێتەوە بەڕێزم کە من داوامان کردو مەرجدانراوەی سانە وەک ساڵانی زوو نییە مناڵەکە خودی خۆی ئەبێت لەگەڵ تا بێ
خودی مناڵەکە ئەمە زۆر جارێ خەڵگەڵێ وەڵام مناڵەکە مەسەلەن لە خەون هەڵنەستابوو لە خەوە نەستابوو هەڵیستێنێ ینی تو لێستەوە مناڵە نەتوانانی ئامادێکی بۆ یەک ڕۆژ بیێنی داخڵی بکەی قورس دوجار من بتوانم پۆڵێنکردنی چکە ئێمە کە مناڵەکان وەرئەگیرێ بۆ نمونە قوتابخانەیەک لە سنووری گەڕەکەکەمانە بۆ نمونەیمە 85 تەلە بۆ دەگرین ئەم 85 تەلەبەیە خرێتە 4 پۆلەوە هەر پۆلێ 22 تەلەبە دوجار پێویستە بە پۆڵێنکردنی هەیە جیاکردنەوەی هەیە لە یەک پۆل ناتوانانی هەر لە خۆتەوانێ ئەم جەماعەتە بۆیە و جەماعەتە بۆیە و جەماعەتە بۆی ئەمە ناکرێت زۆر جار هەیە ئەو ڕۆتینانەت کراویان ئەو هەڵانە کراوە دوجار مامۆساکەی گیر ئەخوا بۆ پۆلەوەڵە پۆلە تەمەڵەکە ئەمە زۆر جارێ خۆمان پیاە تێپەڕێوین پیان وتین پۆلە خراپەکە پۆلە هالەکە پۆلە تەمەڵە ئەمە نەماوە ئێستانە ئەبێ ژماری کچ و کوڕ دابشکەی لە پۆلەکەیە ئەبێ مناڵی باخچی ساوایانی بینیوە دابشێکی بەسەر پۆلەکانە و هەروە بێتوانە ئەو مناڵانی کە ئێمە هەڵسەنگاندنی سەرەتایی بۆکەی لە جیاکردنەوەی لە ڕەنگەکانی لە قسەکردنی لە نوتقی قەڵەمێکی ئێمە ڕسمێکی بۆ نمونە مرۆڤێکم دروست کردووە هەر ئاوادایانم ئەڵێم ئادی چاویم بۆ دروستکە مناڵ هەیە ئەوەنە بێتەرکیزە لە لای قاچیەوە لە خۆی لە بەتاڵایەکە چاو دروستەکە نازانێمە دەم و چاوی مناڵەکەی بۆ نمونە شوێنی سەر ئەبێت لەویانەیە بێت چاو گوێ لەوێ ئەڵام قژی بۆ دروستکە قژی لە حاستی سەرەکە دروست ناک ئەمە کۆمەڵی هەڵسەنگاندنە تۆ سەرەتاییە بۆ وەرگرتنی ئەم قوتابیە ئەیکەی دوجار ئەیکەی بە بنەمایەک بۆ خۆت بۆ خودی ئەو مامۆستا زیاتر لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی قوتابخانەکە جیاوەکەیتەوانێت جیاەکەی تۆ بەسەر پۆلەکانە چکات دوجار مامۆستاکەی ناو پۆلەکە کە ئەلە بێڵێتەوە بە تایبەتی یانۆکو بیرکاری گیر نەخوا بەدەستیەوە لە پۆلێکە 6 مناڵی هەبێ قەڵەم نەگرێ 3 مناڵی هاری هەبێ و 3 مناڵی هەبێ کە لەگەڵ نەنشی و ئەمانە ئەژی ئەمانە نازێکی تایبەتیانەیە چکە ئێمە لەو فۆرمەتەنانە حسابی واکەی لەگەڵ چێ ئەژی يعني أقل لقل ننكي يكسر حسابي جوازه يعني أمانة كومالي أمانة نازي زورة نازي زور ترى دواجان لبولا بوت زبط ناكري يعني زحمة دو پروردية سي پروردية من ألمانيا لاي ننشي ولا لاي ننككي كشي بو دواجان لاي دايهو باوكي جوا أمانة هسي بي كي يعني دواجان لناو بروسي پروردية كمامۆستاکە من تقريبا 8 ساڵ لە بێم لابووە ئەو هەڵسەنگانانم کردووە بە چاوی خۆم هەمووین بینیوە چکە هیچ شتێک وەکو ئەوە نییە کە بە خودی خۆت لە ناو پرۆسەکەی بیت و هەڵسەنگاندن کەی زۆری دیوی بابەتەکانە بینی ئەمە دایک و باو یەک دیوە بینێ مناڵەکە مانگێکی ماوە ئاخر یەک مانگی ماوە ڕاستەکەی بەڵام ئەزانی دوجار ئەو مناڵی تۆ بۆ نمونە من یەکی 2015 مان وەرگتووە تا سیوەکی 12 ئەو مناڵی کە مانگێکی 2015 زۆر جیاوازە لەگەڵ ئەو مناڵی کە مانگی 2015 و ئەو مناڵی مانگی 12 زۆر جیاوازە لەگەڵ مناڵەکەی مانگی 1 و 2 3 بۆ نمونە چکە ئەم مێشکە کاتی بۆ دانراوە ئەمە من نیم ئەمە پسپۆڕی دەرونی و پەروەردەیی و پزیشکەکان بڕیاریان لەسەراوە باش ئەکرێ مامۆستا ئەوەی کە بۆ مانگی 12 لەگەڵ مانگیەکە جیاوازیەکەی چیە لە ڕێگەی وەرگرتنەوە شێوازی وەرگرتنی وانەکانی باشتریان بەڵێ لاواسترە بێت و پێویستی بە کاتی زیاتری هەیە مامۆستا مەسەلەن کاتی زیاتری باتێ چکە لە قەڵەمگرتنە تۆ هەر مناڵەکەی خۆت وەکو دایکە لە ماڵەوانە تەماشایکەی مەسەلەن ورببییتەوە لێ مناڵەکە ئەگەر 2 مانگ پێش ئێستا شتێکی کردبێ جیاوازە لەگەڵ 3 مانگی ترە مناڵ هەیە بە 1 مانگ پێگرێ یعنی لە قۆناغی پێگەیشتن زۆر خێرا شتەکان گەشاکە چۆن هەر لەسکی دایکە ئەڵێ مناڵەکان لە کۆتایی تەمەنیان ئەمە قسەی دکتۆرەکانە و خۆشمان بۆ نمونەکە وەک دایک و باوکە تەجروباکەیە بینی گەشە سەریحە لە تەمەنی 6 ساڵیشە گەشە سەریحە بێ لە گرتنی ئەو قەڵەمە مناڵەکە سەرەتا پێویست بۆ پێویست ناتوان قەڵەمەکەی کەچی مناڵێک یەگەرمانی 2015 بێ خۆشتر قەڵەمەکە ئاگرێ زووتر فێرەبێ دەی مناڵێکی مانگی یانسە زەحمەتە باش مامۆستا حاڵەتێکی تر هەبێ بۆ منە لە منداڵاندا کام بۆی هەندێک حاڵەتی پزیشکیەوە درەنگ دەتوانن قسە بکەن درەنگ دەتوانن زمان بگرن وەکو ئەو هەڵسەنگاندەی پێشتری ژەنابە باسی کرد بۆ نمونە لە تەمەنی 5 ساڵیە اینجا ئەتوانێت هەندێ ڕستە دروست بکات لێرەدا ئێوە چی گۆڕانکاریەک لە تەمەنی وەرگرتنی ئەو منداڵەدا دەکەن هیچ گۆڕانکاریەک نییە تەمەنی گونجاوی مناڵەکە بۆ نمونە وەکو باسمان کرد بۆ ئەم ساڵ کە 6 ساڵی تەواو کرد 2015 وەرەگیرێ سپاس بۆ پەروەردە و دەستکەوتێکە بەڕاستی خەڵکی ئێمە زۆر بەگشتی نایزانێگەر خۆی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتی نەبێ دەستکەوتێکە وەزارەتی پەروەردە کردوێتی بۆ ئەو خاوەن مناڵان ئەو دایک و باوکانی کە خاوەنی مناڵی خاوەن پێداویستی تایبەتن ئێمە ئێسانە لە ناو خوێندنگاکانە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کە جاران خەڵک لەگەڵ ڕێزما کۆمەڵی وشەی بۆ بەکارێنرا و
جاری هەبوو دەرگاشی لێداخرا و تێکەڵ بە کۆمەلگان ناکرایان دایک و باوکی وابوو ناچوو بۆ میوانی لەبەری مناڵی ئێمە سپاس ینی وەزارەتی پەروەردە کاراسانی کردو ئەو مناڵانە تێکەڵ بە خوێندنی ئاسایی یەکرێ فێرکردنی ئاسایی بەڵام بە شێوەیەکی چۆن بە شێوەیە کە تەقریری دکتۆری ئەبێ کە تەقریری دکتۆری هەیە و پشکنینی پزیشکی بڕیاری لەسەرداوە لە پەروەردە شەوانە پێوترێ مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە ناو قوتابخانەکانە مامۆستامان هەیە ینی بۆ ئەو لایەنە داماناوە کە پێوترێ مامۆستای خاوەن پێداویستە تایبەتەکان لەگەڵ ئەو مناڵەیە زیاتر داهانیشێ بۆ نمونە لە قەڵەمگرتن هاوکاریە بێ لە تەنیشتێ بێ ژوورێکیمان هەیە پێوترێ ژووری سەرچاوە ئمە بۆ نمونە لە قوتابخانەکەی خۆمانە زۆر قوتابخانە ئەوە نیەتی بەس ئێمە لە قوتابخانەی خۆمانەوەمان هەیە ژووری سەرچاوە ئەم مامۆستایە زیاتر مثلا پەیوەستە بە مناڵە و تا فێرە بێ خاتە سەر ئەو مەجای کە وەریەگرێ و دوجار لە کاتبەکان دانراوە لە نووسری ناو قوتابخانەکان مامۆستا جگە لە مامۆستا چاودێت چکە ئەم مناڵە لە ناو مثلا گۆڕەپانی قوتابخانەکەشات زۆر جارێ فرە جوڵەیە زۆر جارێ مثلا خاوەن پێداویستی تایبەتە دەستی نییە قاچیان لەسەر عەرەبانەیە ئەمانە پێویستیان زیاترە ئێستانە ئێمە وەزارەتی پەروەردە تێکەڵی کردوێتەوە بە خوێندنی ئاسایی هەمان شێوە ئاسایی تەمەنی مناڵەکەیەوە بێ 6 ساڵ بێ وەرە گیرێت و مامۆستا ئێستا هەر لە تەمەنێکی منداڵی و تابلێتێک دەدرێتە دەست منداڵەکان هەندێک جارەیە منداڵەکان پێش زمانی دایک ئەفێری زمانی ئینگلیزی و زمانی عەربی و هەندێک زمانی تر دەبن بۆ نمونە لە تەمەنێکدا کە دێتە لای ئێوە کە دەچێتە قوتابخانەکان زمانی کوردی بەپێی پێویست نازانێت بۆ نمونە هەر هەندێک جار هەندێک وشەی کوردی لەگەڵدا بەکاردێنی ئەم نازانێت ئەبێ بە زمانێکی تر قسەی لەگەڵکەی بە ئینگلیزی بێ بە عەربی بێ چۆن مامەڵە لەگەڵ ئەوەدا دەکرێت ئەو چون لێرەدا مامەڵە لەگەڵ ئەو خوێندکارانەدا دەکەن خۆیگە بیتە سەر بواری ئەو تابلێت و سوشال میدیا و هەروە بێتەوانێ ئەنتەرنێت و لە مۆبایلێک و ئەمانە لەوانەیە گەر من وەکو بوارەکەی خۆم بەپێی کاتەکەی کە لەگەڵ مناڵان نابووم هەڵسەنگاندنم هەبووە شتێکی وەکو پێویستی لێ نەشزانم چکە کاری دکتۆرە زیاتر و پزیشکی بەڵام وەکو بە شێوەیەکی گشتی مناڵ کۆمەڵێک بانگراودی بۆ بەجێڵێ کۆمەڵێک بەجێ هەڵە لەسەر ئەو مناڵە ئێمە لە قوتابخانەیەک سەر هەستی پێەکەی مناڵێک ئەگەر 2 ساعت مثلەن بە ئایپاتێکەوانێ هۆگر بوو بێت و پەیوەست بوو بێت و مناڵێک ئەگەر وەکو پێویست بەکارینەیە نابێت باوەڕکە مناڵانە کەم دووترن و بەجەستە ماندوونی بەس بە مێشک ماندوون ئەو کەسانی کە بەکارێنن بەڵێ یەکسەر تۆ هەڵسەنگاندنت هەیە بۆ نمونە لە وەرگرتنی وشەکانیان لە قسەکردنیان جیاوازە بەکارێنانی وشەی ئینگلیزیش بەداخەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ دایک و باوکی ئێمە ئەمڕۆکە هەمووی هەوڵەیە مناڵەکەم با فێری ئەم ئینگلیزی بێ مناڵ وەک تووتی وایە چی بڵێ ئیلێتەوە جا ئەمە بۆ بە یەکێ لەو هۆکارانە وەڵام مناڵەکەی من زیرەکە ئاها چەند کەلیمە ئینگلیزیە زانێ بە کەلیمەی ئینگلیزی نییە ئەیزانێ زیرەکی بە کۆمەڵێک شتی تر هەڵسەنگانێت چکە مناڵ وەک تووتی وایە ئەی لێتەوانێ وشە ئینگلیزیەکەی زانێ بەس دوجار دوای 6 مانگ دوای 5 مانگ کە لە بیرێتێتەوە دوای ساڵی کە لە بیرێتێتەوانێ بەڵام ئێمە دایک و باو زۆر یعنی ئەو کێشەمان هەیە لە مۆبایل بەکارێنێ سیرەکە لە خۆیەوە قسەی بۆکە یان وشەیەنێ مناڵەکەی من ئەزانێ بە ڕەنگی ڕەش ئەڵێن بلاگ نازانم بە سێوەڵێن ئەپڵ ئەمانە کۆمەڵێ وشەن هێناوێتی مناڵەکەی پێ هینی خۆی هەستی خۆی هەڵە سەنگێنێ ئەڵێ مناڵەکەی من ئاستەکەی زۆر باشە زیرەکە ئاستی مناڵ بەوانە ناپێوەرێ بەداخەوانێ کۆمەلگال زۆر جارەیە تووشی گرفتە دەکا دوجار بۆ کاری مامۆستا زەحمەتە لە پۆڵێنکردنی زۆر باش مامۆستا حاڵەتێکی تر هەیە هەندێک منداڵەیە تایبەتمەندیەکیان هەیە لە وانەیەکدا بۆی نمونە لە ماوەی کەوتاییدا منداڵێکم بینی زۆر زیرەک بوو لە وانی بیرکاریاواتە یەکەم ساڵی خوێندنیشی بۆ ئەچۆ پۆلی دوو کەچی هەنە لێکدانم لێ پرسی کە پێما بێ لێکدانە سەر لە پۆلیەکیشان ناخوێنرێت ڕاستەخۆ وەڵامی یامەوە من دانیشتم بە حاسی بەکردم چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵانە دەکەن کە بۆ منە لەوانەیەکی تایبەتدا بەهرەیەکی تایبەتیان هەیە هیچ ڕێکارێک گیراوەتە بۆ بەر بۆ ئەوەی پەرە بە زانستی ئەم منداڵانە بدرێت وەکو یاسایەکی وامانە زیاتر ئەکەوێتە سەر دایک و باوکی ئەو مناڵە مەسەلەن کە هاوکاری مامۆساکە بێ و ئەکەوێتە سەر خودی ئەو مامۆسایە کە چەنە ئەو توانای ئەو تااقەتەی هەیە بۆ ئەو مناڵە خۆی تەرخانەکە جیاکرێتەوانەیە ئێستا زۆر جارەیە تۆ باسی ئەوواکە لە مناڵێکی سەرەتایە بۆ نموناوە بەدیەکەی زۆر جارەیە من لە خۆناغەکانی سەرەوانێ مناڵ هەیە ماشەڵڵا توانایەکی
نواندنی باشی هەیە ینی بەڕاستی کە ئەیبینیت ئەکتەرێکی تەواوە یعنی ئێمە کەوتت مامۆستا وشەی مامۆستا زۆر گەورەیە بەداخەوە زۆر جارێ وەکو هەنێک کەسێ وەکو پێویست بەکارینێنێ کە مامۆستا باسیکەی مامۆستا واتە دۆزینەوەی تواناکانی مناڵ یعنی من بۆ نمونە لە قوتابخانە زۆر جارەیە ئەرکی منیش نییە ئەچمە ناو پۆلێکەوانەیە هەڵسەنگاندن ئەەکەم توانای مناڵ ئەدۆزمەوە بۆ نمونە لەگە مامۆسای هونەر و مۆسیقاکەیە بۆ دەنخۆشی یعنی ئێمە لای ئێمە بەس ئەوەیە فێر بووین مەسەلە مناڵێک بکەی بە پزیشکیان ببێ بە ئەندازیاریان دکتۆر فڵانی تر بەسەریا دابڕێ دوجار ئەمە کارێکی هەڵەیە باوەڕکە مناڵمان هەیە زۆر جارەیە من کە ئەیبینم ئەکتەرێکی تەواوە ینی ئێسانە ئەو قۆناغێکاتە پێشوانم ڤایرۆسی کۆرۆناتێکی یا بریتیس کانسڵ زۆرینەی قوتابخانەکان ئەرک و چالاکیەکانیان زیا کردبوو وەکو بەڕێزە بزانیت ئێمە ئەوە یعنی دەستکەوتێکی باش بوو یعنی مامۆستای زۆر باشمان هەبوو توانای مناڵەکانی بەرجەسا کرد یعنی ئێمە فستیڤالمان کردو بۆ نمونە مناڵمان هەیە ماشەڵا ئەکتەری تەواوە بۆ نمونە یاریمان کردووە سەحە و مەیدان لە ڕاکردن زۆر باشە بۆ نمونە یاری باسکە بە مناڵیەکی وا ماشەڵا توانایەکی زۆر باش و لیاقەیەکی زۆر باشی هەیە مامۆستا ئەبێ بیدۆزێتەوە دایک و باوک بۆیە ئەڵم هاوکارە یەت لەگە مامۆساکەی قسە ئەکە مامۆسا ئەم توانای مناڵی من لەمەیە جیاوازە مامۆستا توانێت ینی هەوڵ بە تایە گەشەی پێ بکە ئەو فلیمە یەشان هەیە هەندیە باوەڕ کە هەر کەسێ بیبینێ مناڵێکە لە زۆر بوارەکانی کە لاوازە بەڵام دوجار مناڵێکە لە وێنە کێشان زۆر باشە تۆ گرنگ نییە بەس لە بواری زۆر باشە مامۆستا با تۆزێک لە قۆناغ یەک دوورکەوینەوە گرفتێکی ترە بوو کە ئەم ساڵ قۆناغ یەک بە ئۆنلاین زیاتروانەیە خوێندواتە هەندێک جار گروپی ڤایبەر و ئەم بابەتانە هەبوو مامۆستاکە دەیوت بە دایک و باوکەکەی دەوت تۆ ئەمڕۆ منداڵەکەت فێری ئەم پیتزە بکە فێری پیتی واوی بکە یایی بکە یاخۆت ئەمانە بێت وایە کە دووبارە دەرگای قوتابخانەکان دەگرێتەوە منداڵێک کە زیاتر لە ژێر دەستی دایکی و باوکیدا فێر بووە چۆن ئەتوانێت دوای ئەوە مامۆستاکە مامەڵی لەگەڵدا بکە ئەو کەشە بگۆڕێ مامۆستا بەجیا و دایک و باوک بەجێ خۆی ئەوە بمانێ و نەمانوێ جاری کە باسی ڤایرۆسی کۆرۆنا و هەر شتێکی تر لەوانەیە ڕووداوی تریش بێتە پێشەوە نازانی کە تۆ ژیای زۆر شدێتە پێشەوانەیە بەدیلی خوێندنی ناوپۆل ئۆنلاین بۆ ئەو کاتە زۆر باش بووە دەسەڵات نەبووە ینی بۆ نمونە لە نەبوو باشتر بووە و دوجار سوودێکی زۆریشی هەبووە دایک و باوک هەبووە تەنانەت نەیزانیەوە بۆ نمونە ئەدای مامۆستا چۆنە بۆ نمونە چی لەوانەیە خۆشی سوودی لێبینی بێ و هەبووە مەسەلەن خوێنەوارە بۆ نمونە دایک و باوکەکە مۆزەفێکە یان بۆ نمونە لە دایرەیەکە یان لەوانەیە مامۆستاش بێ لە قۆناغێکی بەر سەرەتایی بۆ نمونە لە ناوەندیان نەبوون توانای دەرزەکەی نەبوو بە مناڵەکە دوجار لە قوتابخانەی ئەلەکترۆنیوانەیە سوودی زۆر بینیەوە توانێتی زاڵ بێ بەسەر وتنەوەی وانەکەی و فێری مناڵەکەی بکە بۆن من بابەتم هەبووە توانام نەبووە بە مناڵەکەم سعی بکەمەوە پێویست لە ئۆنلاینەکەوانێ بابەتم هەبووە وەرگرتەوە دوجار خۆشم بە جۆری کە بۆم داڕشتەوە شێوەی وتنەوەکەیم گۆڕیوە لەوانەیە سوودی زیاترم لێ بینیوە بەڵام بۆ مناڵی یەکی سەرەتایی وەکو بناغەوس بڵێ دەستپێکی بووە لەوە چێ قرس بوو بێ بۆیە ئەم ساڵ کە سەرەتا باس لە خوێندنگاکە بکرێتەوانێ وەکو باس کراوە لە 15 مانگ بکرێتەوە 15 نۆوانێ سەرەتایەکیان داناوە کە وەکو قەرەبوویە بۆ پۆلەکانی پێشووی قوتابی قەرەبوو بکرێتەوە بە تایبەتی لە پۆلی 1 و 2 و قوتابیش کات چێتە پۆلی 2 ئەوەی کە چۆتە پۆلی لە 1 چۆتە 2 دیسان ئەم ساڵە گەر بێت و ڕاستەوخۆ لە ناو پۆلا خوێندێوانەکان و ڤایرۆسی کۆرۆنا ڕێگابە مامۆسا پێداچوونەوەکە زیاتر بۆ پیتەکان بە شێوەیەکی خێراتر و ئەویش جارێکە بە هاوکاری دایک و باوک و بە هاوکاری ئەو بابەتانی کە هەیە چکە ئێمە بەڕاستی کۆمەڵە بابەتەیە لە ئەنتەرنێتە ئەپەکان ئەتوانێت هەموو دایک و باوکی دای بەزێنێ کاتێک با مناڵەکەی خوب بەز لەژێر چاودێری خۆیان بێت ئاساییە. مامۆستا سامل فەتاح مامۆستا سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت و لا گفتوگۆکەمان لەگەڵ مامەشدار بەڕێزی زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ